بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عومانەوە لەگەڵمانە سەبارەت بە دژایەتی هاتنی ئەحمەد شەرع بۆ عێراق. بەڕێز جەنابی دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. وێڕای کۆبوونەوەی سوودانی و شەرع بەڵام هێشتا بەشێکی شیعەکان دژایەتی سەردانی سەرۆکی سووریا بۆ عێراقەکەن. بۆچی؟ بەدڵنیاییەوە ئەو هەڵوێستانە دەربڕی بۆچوونی کەسین، دەربڕی هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراقی نین، بەڵگەکەش ئەوەیە کە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی چاوی کەوتووە بە سەرۆکی سووریا ئەحمەد شەرع لە دەوحە و لە لووتکێکی سێ لایەنە کە میری قەتەڕیش بەشدار بووە. ئەو لووتکەیە تیایدا سەرۆکوەزیران داوای فەرمی پێشکەش بە ئەحمەد شەرع کرد کە سەرۆکی کۆماری سووریا بۆ هاتنە بەغدا. بەڵام ئەگەر هەڵوێستی دژ هەبن ئەمە سروشتی مەزهەبی جیاکاری پێکاتەیان هەیە، ڕەنگە سیاسیش بن یاخود تۆمەتی بێبنەما و بنچینن. لە کۆتاییدا سەرۆک کۆماری سووریا ئەحمەد شەرع ئەوانی تریش لە سەرۆکەکانی دیکەی کۆمار عەرەبیەکان ئەوان پارێزبەندی دیبلۆماسیان هەیە، واتە ئەمە لە ڕووی یاساییەوە دواکەوتن و دەژیرکردنیان نانگرێتەوە. تەنیا دادگەی تاوانی نێودەوڵەتی نەبێت و دادگەی تاوانی نێودەوڵەتیش لە ڕووی بنچینەییدا هیچ فرمانێکی لە بەرامبەر بەڕێز ئەحمەد شەرع ڕانەگەاندووە. خاڵێکی دیکەش ئەوەیە ئەو لەلایەن عێراقەوە داوا نەکراوە، بەڵکو لەلایەن جامیای عەرەبیەوە کۆمکاری عەرەبیەوە داوت کراوە دوای کۆنگرەی خەرتوم و دواتریش لووتکەی دوای 1967 ئەمە لەو کاتەوە وەکو دامەزراوە هەیە کارایە. یەکێکە لەو دامەزراوانەی کە کۆکەرەوەی وڵاتانی عەرەبیە ئەو داوایەشی کە پێشکەش بە شەرعکراوە لەلایەن کۆمکاری عەرەبیەوە لەلایەن دامەزرێنەرەکانیەوەیە بۆ ئەوەی بەشدار بێت و بەغداد و حکوومەتی عێراق میوانداری دەکەن. حکوومەتی عێراقی ئەو کۆنگرێ لە خۆ دەگرێت و نامەکەش لە ڕووی بنچینەییەوە لەلایەن لووتکەی عەرەبیە نەک لەلایەن حکوومەتی عێراقەوە. زۆر باشە. خاڵێکی تریش ئەوەیە هەر هیچ لایەنێک مافی نییە دژی ئەو جۆرە داوەتە بێت کە لایەن حکوومەتەوە یان دامەزراوەکی فەرمیەوە دەربکرێت. باشە جەنابی دکتۆر، بۆ پەیوەندی نێوان دوو دەوڵەت کێ بڕیار دەدا؟ سەرۆکوەزیران یا سەرکردەی گروپێکی وەلایی؟ بەڕێزم، سووریا حزبی بەعث لە ساڵی 1963ەوە تا ڕوخانی ڕژێم فەرمانڕەوایی کردووە. ئەو ڕژێمە ڕژێمی تاکپارت بووە، ڕژێمێکی ستالینی شمولی داپلۆسێنەر و بکوش بووە. ئازادەکانی قەتیس کرد بوو، زیندانخانە و بەندخانەی زۆر هەن، وێ ڕای کوشتنی هاکەزایی. ئەمە بۆ ماوەی 6 ساڵ بەردەوام بووە لە بەرامبەر خەڵکی سووریا، 14 ساڵیش بەردەوام تا سەرکەوتنی شۆڕشی سووریا دوای 14 ساڵ لە ڕوبەڕووبوونەوە لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیدار لە نێوان لایەنە شۆڕژگەڕەکان و ڕژێمی سووریا بەردەوام بووە هاتوتە دی. هیچ لایەنێکی دیکەش ناتوانێت دژی مافی بڕیاردان بێت لە چارەنووس و گۆڕینی ڕژێمی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. بێجگەلەوەش ڕوخانی ڕژێمی داپلۆسێنەری فاشیست هەندێک لە حەزب لە پشتێوەستاون بۆ کاری تائیفی و مەزهەبگەرایی و ئاینزاگەرایی کە هاوپەیمان و هاوتا و هاوهاوکێشن لەگەڵ ئێران. داتەپینی ئەو ڕژێمە بێگومان بۆکو کارەسات و شکستێک بۆ سیاسەتی ئێرانی لە سووریا دەبیندرێت وەکو یەمەن و لوبنان و هەوڵەکانی دیکەش بۆ هەژمونگەرایی و فراوانخوازی لە تێکرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لوبناوە دەستی پێکرد و حەزبوڵا کۆتایی هاتووە و
لە سووریاش کۆتایی پێ هاتووە حەزبی بەعث بە تەواوی کۆتایی پێ هاتووە لە یەمەنیش بە هەمان شێوە دوای کۆتایی حوثەکان لە ماوەیەکی کام بە هەمان هۆکاری ئەو سیاسەتە داپلۆسێنەرە ناوەندگەرانەی کە هەیانە بەرامبەر بەدەسەڵاتی ڕەوایی ئەو ناوچە و هەژمون خوازیان بەسەر دەسەڵات. دکتۆر ئەگەر پەیوەندیەکانی نێوان سووریا و عێراق بە تەواوی ئاسایی نەبێت چ کاریگەریەکی خراپی لە ڕووی ئەمنی و سیاسیەوە ئابێ؟ پێویستە پەیوەندەکان بەرەو باشتر بڕۆن لە نێوان سووریا و عێراق لە ڕووی مێژوویەوە. ئەمە پەیوەندی مێژوویین، ئەمە خاڵی یەکەم واتە ڕێککەوتنی بازرگانی و ئابووری و کۆمەڵایەتی و زانستی لە خۆی گرتوون، پاراستنی سنوورەکان، ئاسایشی ئاو، ڕووباری فرات، ئاسایشی وزا، بۆڕی و لولی نەوت بە خاکی سووریادا دەڕۆن کە ئێستا لە کار کەوتون بەرەو مینای بانیاز کە ئاراستیان گرتووە بۆ دەریای ناوەڕاست. بەرژەوەندی هاوبەش لە نێوان هەردوو وڵاتان. دەوڵەتی سووریا هەیە و نەگۆڕاوە، ئەوەی گۆڕاوە ڕژێمەکەی گۆڕاوە، گۆڕانی ڕژێمیش بەشێکە لە مافی بڕیاردان لە چارەنووسی سیاسی و گەلانی سووریا کەواتە لەسەر حکوومەتی سووریەوە بەندە وەکو چۆن ئێستا بەڕێز سوودانی کە پەرە بدات بە تەوکردنی پەیوەندەکان لەگەڵ سووریا، لوبنان و ئوردن و کوێیت و سعودیە و ئێران و لەگەڵ وڵاتانی هاوسێ تورکیا. بەو شێوەیە هیچ جۆرە ڕێگریەک نییە لە بەردەم پەرەپێدانی پەیوەندی دوولایەنی نێوان سووریا و عێراق. واتە بە پشتبەستن وەکو دەبێت هەڵوەستەکانی سەرۆک بارزانی لەبەرچاو بکرن، شێوازەکەی لەبەرچاو بگرن، وەکو پەیوەندەکان لەگەڵ کوردەکانی سووریا لە پێناو ئاسایش و ئارامی بە هەمان شێوەش چاوپێکەوتنی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی لەگەڵ بەڕێز شەرع لە یەکێک لە کۆنگرەکان لە تورکیا. ئەمە هەڵوێستی سەرکردایەتی کوردی نیشان داوە کە هەڵوێستێکی زۆر ژیرانەی و کامڵە یەکانگیر دەبێت لەگەڵ ئەو هەڵوێستەی سەرۆکوەزیرانی عێراق. هەندێک حەزبیشەن لەو نێوانە زۆر بەخۆڵی بیر ناکەنەوە، نانەوێت بەو شێوەیە ئەو جۆرە بزاوتە سیاسیانەی سووریا پەسەند بکەن. باشە، بەرژەوەندیە باڵاکانی عێراق خوازێت، ینی عێراق پەیوەندیەکی باشی لەگەڵ سووریای دراوسێدا نەبێ؟ بەڵێ هەندێ هاوبەشی زۆر هەن. ئێمە لەلایەنی ئاویش وەکو ئاماژەم بۆ کرد. ڕووباری فرات واتە پەیوەندی لەگەڵ تورکیا، لەگەڵ سووریا، لەگەڵ بەرامبەریان لەگەڵ عێراق دەکرێت بەهۆی ئەوەوە ئاسامانی ئاوفرە هەم بکرێت و ئاسایشی ئاو پارێزرێت بۆ عێراق، بۆ جوتیارانی ئەنبار و بۆ باشوور و بۆ ناوەڕاستی عێراق. ئەو بابەتە زۆر گرنگە. وێڕایەوەش نوێکردنەوەی بۆ ڕدوولەکانی نەوت لە سووریاوە بۆ دەریای ناوەڕاست. ئەمە هێڵێکی استراتیژیە بۆ ئەوەی عێراق بگێنێتە دەریای ناوەڕاست. وێڕایەوە ئەو شوێنی پێدا تێپەڕ و ترانزێتە بازرگانەیەکە هەن وێڕای پیشەسازی و لایەنی دیکە ئاسایشی دوولایەنە جەنگی دژی تیرۆر ئێستا ڕاگەیەندراوە کە ڕژێمی تیرۆریستی داعش لە دژی ڕژەمە نوێیەکە سووریا دەجەنگێت، کەواتە دەبێت لەگەڵ حکوومەتی سووریای ئێستا لە بەرامبەر داعش بجەنگن. ئەمە زۆر گرنگە بۆ ئەو پەیوەندیە دوولایەنەی سووری و عێراقی بەدڵنیاییشەوە بەرژەوەندی دوولایەنەی تیادا بەدی دەکرێت وەکو چۆن بۆ کوردیش لە عێراق و سووریا هەیە. زۆر باشە. بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عومانەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر بن.